دوجار زۆرێک لە نانەواخانەکانی سلێمانی قسەکەی خۆیان بردەسەر کە هەفتەی داهاتوو وتیان 6 نان دەکەین بە 1000 دینار و بڕیارەکەشیان تاگلایەنەیە. بەڵام چاودێری بازرگانی سلێمانی ڕایگەیاندبوو تا بڕیارێکی نوێ دەردەکرێت هەر نانەوەخانەیەک نان گرام بکات سولەی سەرپێچی بۆ دەکرێت. ئەوانیش قسەکەی خۆیان بردەسەر و سزای ئەو نانەوەخانانەیاندا کە بڕیارەکەیان بە هەند وەرنەگرتە بوو. گفتوگۆیەکی توندی نێوان بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانی و نانەوەخانەیەکە هەر یەکە و پاساوی خۆیان هەیە. وەرە برا جوانەکەم بڕۆ هەموو سلێمانی بگەڕێ هەموو سلێمانی بگەڕێ ئەم دەقەیە هەموو سلێمانی و سەی سایق و پێنجوێن و کەلار و هەمووی بگەڕێ 6 بازارە یەک نانەوان پێ بڵێ 6 بازار ئێدە خۆیان ئەوە بڕیاری خۆیانەکە قەڵێ دایەخەڵ ئەی چیان لێکی کاکە خۆ وەڵای ئەوەی پیاو بێ قبولی ناقالیان وەڵام ئەم بڕیارە هیچ ڕاست نییە کاکە چکە ئەمە خۆمان ئیشی هەیە شوێ لێگەنەوە ئیشمانە لە فەردەیەدان 80 دەکا زەرە دەکا بۆ ئێمە چکەمان پێیان وتە سەغرامبی بڕە 8 بازارە ئەو پێمە لە 6 بازار سۆبیز بۆ هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ یەک بەسەوە پارەکە وردەکەینەوانێ هیچی تر ئێمە ئەبێکە 6 بازار سەغرامی بڕین ئەجا ئیسفادەکەین ئەگە سۆبیزی بێبڕن پارەکە گۆڕمە هیچ خۆس خۆم عەزێ مێشی تر ناگەم بڕۆ هەموو ناو بازار هەرچی شوێنەی بێنە تۆ فەردێکمان کرد عەجانەکە دوو کەوچک لەو ئارد عێراقیەکەمان تێکرد هەویرەکەمان فڕەداوتەوە ناتوان تێکەڵیکەن لەگەڵ ئاری ئەڵم دوو کەوچکمان کرد ناو فەردێک تورکی کەوچکی لەو ئاردەی کە حکومەت دابەش ڕژانمان هەویرەکەمان ڕژان و تەوا فڕەماندا بە عەمەڵ نادنانێکی لێ بکەین دوای چارەسەر چییە بۆ ئەمەی کە ئەو دۆخی ئێستاوە دروست ئاردەکەیان بۆ دابەزنەوە ئاردەکەمان بۆ دابەزنەوە هەر بە سەحرەکەی جاران ئێمەش نانەگەر وا فرۆشین. نانەوەخانەکان دەڵێن فەردەی ئارد لە 32,000ەوە بووە بە 40,000 دینار غاز لە 7,500ەوە 1000 دیناری چۆتە سەر. ئەگەر نرخی نان گران نەکەن دەبێ نانەوەخانەکانیان دابخەن. چاودێری بازرگانی سلێمانیش دەڵێن ئەم هەفتەیە لیژنەکەیان لەگەڵ قایمقام کۆ دەبێتەوە و بڕیارێک لەو بارەیەوە دەدات تا ئەو کاتە دەبێت نرخی نان بەجێگیری بمێنێتەوە. تەرجەمە شوێنانە بەسەرەکەینەوە بۆی بتوانین ڕێوشوێنێکی تایبەت بژیرێتە بەر بەرهەمبەر و کەسانی کە هەر لەستاوان بەکردنی 6 نان بازار دینار وەیە مەکو خۆمان تا ئێستا یەک نووسەی ڕسمی لە بین مانانیوەکو ئاماژەم پیاوە بۆی بڵین بە کێشی ئەو ڭا 8 دانەیەن بازار دینار یان 6 بە 1000 دینار لەبەرەوە ئێمە ئاماژەمان بۆ داوە هەچ کاتێ ئەو نوێنەکانمان لەگەڵ نوێنەکانیان کۆبوونەوەمان کردووە کە پەلەنەکەن لەم مایم هەفتەیە ئەگەر بۆمان نەکرا هەچ ئەو داواکارانی ئەوان ئەوە حەقی خۆیان هەچیە بکەن. ئێمە جارێ بەپی ئەو ڕێنمانی کە هەمانە سزاکان دەستەکە لە غرامەوە دەست پێەکان ئەگەر پابند نەبوون دەستەکەین بەداخست. بەڵێ من ئێمە ژوتومانە حەقیانە بەڵێ بەس ئەوەیە ئێمە ئەبێ ئیشێ بکەین هەم لە بەرژەوەندی هاوڵاتیان هەم لە بەرژێ ئەم برایانەمان بێ. گرانبوونی نرخی نان پەیوەندی ڕاستەخۆی بە گرانبوونی نرخی سوتەمەنیەوە هەیە چونکە بۆ یەکەم جارە ئەم نرخە بەرزە لە هەرێمی کوردستان تۆمار دەکرێت. هەرچەندە گرانبوونی نان لە زۆربەی نانەوەخانەکانی سلێمانی پەیڕەو کراوە بەڵام ئەم نانەوەخانەیە و بەشێکی دیکەیان نرخەکانیان هەروەکو خۆی هێشتوتەوە بۆ ئەوەش پاساوی خۆیان هەیە. وڵای کاکە وەک ئاردەکە فەردەی 19,000 چۆتە سەر هەموو زانن غازەکە گران بووە بەڵام ئێمە وەک خاوەن دوکانەکە ئەڵێ خێری نانەواکەم ناوێ بەس ئاردەکە مایەکەیم بۆ دەرکاتەوە کرێ دوکانەکە لە گیرفانی خۆمەیە ئێمە خێری ئارد و نانەواکەمان ناوێ ڕۆژانەی خۆمان بکەوین لەگەڵ مای ئاردەکەمان بۆ دەرکاتەوە بەسمانە نەوەڵا ئەگەر زەرەر نەکات تەئەکید قازانج ناکە. بەشێک لە نانەوەخانەکان دەڵێن سزاش بدەن ئامادە نین هەژنان بدەن بە 1000 دینار چونکە لە جێگەی قازانج زەرەریشیان زیاترە. ئێستا لە سلێمانی گوتکی هەویر 110 گرامە و 6 نان کراوە بە 1000 دینار لە کاتێکدا پێشنیاز کراوە گوتکی هەویر بکرێت بە 90 گرام و 8 نان بە 1000 دینار بدرێت. پێش دەچێت هەر ئەو پێشنیارە دوجار جێبەجێ بکرێت. ڕامیا ڕوسمان کەناڵی پەیام سلێمانی.